بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف المرسلين سيدنا محمد صلى الله عليه وسلم وعلى آله وأصحابه وأمته أجمعين إلى يوم الدين. مسلمانانی بەڕێز و خۆشەویست، السلام عليكم ورحمة الله. داواکارم خوای پەروەردگار تاعەت و عیبادەتی هەموو لایە قبول کات. یا ربی خوای گەورە لە عەذابی قەبر و ئاگری جەهەنەم بمان پارێزێ ئینشاء الله. فریشتەکانی خوای پەروەردگار، ئەوانەی کە لە دەوری عەرشن چی ئەکەن کاتێک کەسێک بە سووکی سەیری باوک و دایکی ئەکات. باوک و دایک ئەو کەسەی هۆکاری بوونی ئێمە بووە، ئەو باوکەی پشتی چەمیوەتەوە بۆ ئەوەی تۆ ڕاست بیتەوە، ئەو دایکەی شەونخوونی کردووە بۆ ئەوەی تۆ بخەویت. کاتێک بە سووکی سێرەکرێت، کاتێک ئیهانە ئەکرێت، فریشتەکانی خوا چی دەکەن؟ سعدی شیرازی ئەفەرمێ وتیان بە دوو پشک بە فارسی پێی ئەڵێن کەژدوم. دوم یانی کلک، کەژ یانی لار، یانی کلگلار. دوو پشک کە ئەچێ بەڕێوە کلکی لارە کاتەوە بە فارسی پێی ئەڵێن کەژدوم. ئەفەرمێ وتیان بە دوو پشک و کەژدوم ئەوە تۆ بە زستانە بۆ دەرناکەوی. ئەویش وتی بۆ لە هاوینا زۆر شیرینم تا لە زستانە دەرکەوم، لە هاوینا زۆر خوێنم شیرین تا لە زستانە دەرکەوم. ئەم کەژدومە، ئەم دوو پشکە چۆن لە دایکە بێت، چۆن ئێتە دنیاوە؟ کاتێک کە دایکی لە سکیا هەڵی ئەگرێت دروست ئەبێت، کە دروست بوو هەتا وەکو دایکی نەخوات نایەتە دنیاوە. لە ناو سکی دایکیە دروست ئەبێت، دەست دەکا بە خواردنی سکی دایکی، وردە 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 گەورە ئەبێت هەتا دایکی ئەکوژێت و هەموو گیانی دایکی ئەخوات، ئینجا ئێتە دەرەوە. جا ئەڵێن من لم يكن لنفسه فكيف يكون لغيره. کەسێ سوودی بۆ دایکی خۆی نەبێ و بۆ خۆی نەبێ، چۆن سوودی بۆ مجتەمع هەیە، چۆن ئیسیفادەی هەیە بۆ کۆمەلگا. قال العلماء، گوێ بگرن مسلمانەکان، زاناکان دەڵێن چی؟ من نظر إلى أبيه أو أمه شجرا أي استكبارا، کەسێک سەیری باوکی بکە یا سەیری دایکی بکە بە سووک، خۆی بە گەورە بزانێت، بڵێ ئای من شەهادەم هەیە و ئەمانە چین، ئای ئەمانە بەخوا قسەی بۆ مەجلیس ناشێ باوکم، بەخوا ڕوون نییە بڵێن باوکمە. بینیومانە ها بەخوا برا ئەڵێ فلانە دکتۆر و فلانە مامۆسای جامیع و فلانە شێخ و فلانە مەلا لە مەجلیسەکەیە ڕووی نەبوو بڵێ ئەوە دایک ئەوە باوکمە. ئاوا بە سووک سەیریەکرد، ئەو احتقاراً کەمی کردەوە، ئەو عدەم قەناعەت بما يقوله، یان قەناعەتی نەبوو بەوەی کە باوکی ئەیڵێ لە مەجلیسێکە، لە کۆڕێکە، ئامۆژگاریەکی دەکات. دایکی یا باوکی
لە مەجلیسێکا قسە ئەکات ئەم کوڕا حەز ناکا بڵێ ئەوە باوکمە ئەوە دایکمە ئەو کچە بە سووک سەیریانەکە خۆی لەوان بە گەورەتر ئەزانێ أمسكت الملائكة عرش الرحمن خشية أن يسقط من غضب الله العياذ بالله فريشتكان خوا دس أقرن بعرش خواوة لترسي أوي نكبت أخوار ولا تري خواي پروردگار أو اندخوا تري لو كسه أو اندخوا رقي لو كسه باوكو دايكي بكم أزانت فريشتكان خوا أزانن خوا زور تري برانبر أو كسيين أمسكت الملائكة عرش الرحمن دز أقرن بعرش خواوة نوكا عرش خوا بكيوت أخوار وأخوا غضب لهمو أمد بقريت أما باسي ليدان نية باسي قسوتن نية باسي إهانة نية بس باسي أويا بسوك سيريان بكي حزنكي رفيقك وبزاني أو باوكتا حزنكي رفيقك وبزاني أو دايكتا هر أونا ڕۆژێکیان پیاوێک هاتە خزمەتی پێغەمبەر صلى الله عليه وسلم وتی ئەی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ئیزنم بدە بڕۆم بۆ غەزا بۆ بەرزکردنەوەی کەلیمەی لا إله إلا الله بۆ دیفاع لە ئیسلام دیفاع لە خوا و پێغەمبەر صلى الله عليه وسلم پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرمووی باوکت ماوە یا دایکت ماوە فەرمووی بەڵێ فەرمووی فەفیهما جاهد بڕۆ جیهادی تۆ لای ئەوانە بڕۆ لەگەڵ ئەوانە باش بە ئەوە تۆ مجاهدی واز لە جیهاد بێنە خزمەتی باوکو دایکت کە باوکو دایک دەسی دایک و باوکت ماچەکەیت بۆ ئەوەی لێت ڕازی بن باوکو دایکی واژ هەیە دەسی منداڵ ماچ ئەکات بۆ ئەوەی مناڵەکەیان لێ ڕازی بێت دوو ماچە منداڵ کوڕ کچ دەسی باوکو دایکی ماچەکات بۆ ئەوەی باوکو دایکی لێ ڕازی بن ئەمە ماچێکە ماچی عیزەتە ماچی کەرامەتە ماچی ڕێزە ماچی ئەوەیە کە تۆ دەستیان ماچکەیت و خوای ڕەب العالەمین ڕێزت لێ بگرێت ئینسانی واژ هەیە باوکو دایکی محتاجن ئەچێن باوکو دایکی ئەچن دەستی ئەو منداڵە ماچەکەن ئەو کوڕەی ماچەکەن چونکە پارەی هەیە بۆ ئەوەی بیانژێنێت محتاجی ئەوەن ئەو ماچە ماچی غەزەبە ئەو ماچە ماچی زیلەتە نامەردترین کەس ئەو کەسەیە هەی بێت و باوکو دایکی محتاج بن نامەردترین کەس ئەو کەسەیە هەی بێت و باوکو دایکی لە خەڵوەتگەی پیری بێت ئەمە نامەردیە ئەمە دینی پێناڵێن ئیسلامی پیرۆزمان ئەفەرمێ فەلا تەقل لەهما ئوف پێیان مەڵێ ئاف لە دەستی تۆ ئۆف لە داخی تۆ ئۆف خۆزگار ئەوەت نەکردایە پێغەمبەر صلی الله عليه وسلم باوکی خۆی نەبینیوە بەبێ باوکی گەورە بووە لئلا يقول محمدا أبي أبي بل يقول ربي ربي بۆ ئەوەی ئەوە نەبێت بڵێت باوکە باوکە هەمیشە بڵێ ئەڵڵا ئەڵڵا خوای خۆم خوای خۆم پشت و پەنای بە ئەڵڵا بێت و بۆ ئەوەی ڕەحم و بەزەیی هەبێ بۆ بێباوکان و فەقیر و هەژاران بەڵام ئەم منداڵە باوکی خۆی نەبینیوە لە تەمەنی 6 ساڵیدا لەگەڵ دایکیا و لەگەڵ کەنیزەکێکی دایکیا لە مەکەوە ئەچن بۆ مەدینە بۆ سەردانی خاڵوانی ئێنەوە لە ڕێگەیە لە بەینی مەکە و مەدینەدا دایکی نەخۆشەکەیە و
لە پێش چاوی ئەو منداڵە 6 ساڵەوە دایکی ئەمرێت. لە کاتی دەرچوونی دایکی گیانی دایکی پێغەمبەر صلی الله عليه وسلم، پێغەمبەر صلی الله عليه وسلم چاوی لێبوو کە دایکی وەفات دەکات، فەرمووی ئامینە فەرمووی یا محەممەد کون ڕەجولا، پیاو بە پیاو، تۆ باوکی خۆت نەبینیوە ئەوە دایکیشت نەما، پیاو بە پیاو بە وەفا بە. لە غەزایەکە ئەسحابە فەرموون دوای تەوابوونی غەزاکە بینی مەکە و مەدینە، پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەچم تۆزە ئیشم هەیە، ئەفەرمێت دوور کەوتەوە لێمان کە چوون سێرەکەین وا لەسەر گۆڕێ ئەگری بە کوڵ ئەگری، وتمانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمە کێیە و گۆڕی کێیە؟ فەرمووی هذا قبر أمي استأذنت ربي أن أزورها فأذن بي. ئەمە گۆڕی دایکمە، ئەو ڕۆژەم بیر ئەکەوێتەوە کە ئالێرە وەفاتی کرد لەگەڵ ئەیمەنا ناشتمان، کاتێ لە جیهاد و غەزاکەت کۆتاییمان هات، ئیزنم خواست سەردانی گۆڕی دایکم بکەم، لە خوا ئیزنم خواست، خوا ئیزنی پێیام، وەفام هەبوو بەرامبەر بە دایکم، دایکم منی بەخێو کرد، دایکم منی پەروەردە کرد. نامەردی ئەوەیە ئینسان ڕووی نەبێ بڵێ ئەوە دایکمە ئەوە باوکمە، هەتا وەکو باوکو دایک نەمرن نازانین چەندێ قەدریان هەیە، چەندێ ئێمە زەرەرمان کردووە. بۆیە عولەماکان دەفەرمون ئاگاتان لە 3 فرمێسک بێ، کۆتایی پێدەنم بە 3 فرمێسک نەکەن، هەرگیسا و هەرگیز 3 فرمێسک بهێنن لە چاوی ئەو 3 کەسە. یەکەم نەکەن فرمێسک بێنن لە چاوی هەتیو بێ باوک. إذا بكت اليتيم اهتز عرش الرحمن، ئەگەر هەتیو گریا عەرشی خوایەتە لەرزە. نەکەی بەهۆی تۆوە هەتیو بگری. دووهەم فرمێسکی مەظلوم، اتقي دعوة المظلوم يا معاذ خۆت بپارێزە لە دوعای ستەم لێکراو، چونکە خوای گەورە خۆی پێشوازی ئەکات لە دوعای ستەم لێکراو، ئەم میلەتە ئێستا ستەم لێکراوە. سێهەمە فەرمێ اتقي دموع الوالدين، خۆتان پارێزن لە ڕشتنی فرمێسکی باوکو دایک، نەکەن بەهۆی ئێوەوە باوکو دایکتان فرمێسک بڕێژێ، زۆر خەتەرە ئاگات لێبێت، هەتا ماوە ڕێزی بگرە، احترامی بگرە، مافی با ئەنتە وەمالوکە لئەبیک، خۆشت و ماڵەکەشت هی باوکتە، تاکە کەسێ ئەتوانێ بەبێ ئیزنی تۆ ماڵەکەت بفرۆشێکێیە، ئێستا بڕۆیتەوە خانووەکەت فرۆشا بێت، باوکت فرۆشت بێتی بۆی هەیە بیفرۆشێت، خۆیش و ماڵیشت هی باوکتن. بۆیە بەڕاستی باوکو دایک لێمان ڕازی بێ، خواش لێمان ڕازیە ئینشاءالله. خوا لە گوناهمان خۆش بیت، خوا عاقبەت خێرمان کەیت، خوایە ئیمانمان سەلامەت کەیت، خوایە لە گوناحی باوکو دایکمان خۆش بیت، لە گوناحی مردووەکانمان خۆش بیت، خوایە شیفای نەخۆشەکانمان بیت، یا ربی خوایە ئیسلاحی حاڵمان کەیت، خوایە بەزەی و بە حاڵمان نابێتەوە، خوایە تاعەت و عیبادەتی مانگی ڕەمەزانمان لێ قبوڵ کەیت، یا ربی خوایە وڵاتمان لە هەموو فیتنە و فەسادێ بپارێزی،
خوایا بە ئیسلامەتی بمانژێنی بە ئیسلامەتی بمامرێنی خوایا بەر شەفاعەتی پێغەمبەرمان خەی آمين آمين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله